ئاگاتان لێیە چۆن ئیسلام نامۆ بۆتەوە لەناو کووردا و زۆرینەی زۆری ئەوانەی کە خۆیان بە موسڵمانە زان و سەردانی مزگەوتەکانەکەن مشریکن و ئیسلامیان ناوێ بەڵکو ئەڵڵا ئەپەرستن و غەیری ئەڵڵا ئەپەرستن. ئەوان ئیسلامەتی بە بنێشتی کوردی تێگەیشتون، ئەوان دینێکی پۆمەییانەوێ، ئەوان دینێکی کوردیانەوێ، نەک ئەو دینێکی ئەڵڵا تەعالا ناردوێتی بەسەر ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. لەسەر هەر موسڵمانێکی کوردستان فەرزە کەوا بە پێی توانای خۆی بە پێی هەڵوەستی خۆی بەرگری بکە لەو مامۆستا بەڕێزەی کەوا لە شاری سلێمانی ئەمڕۆ بینیمان چۆن ئەو گەلە مشریکە لەناو مزگەوتە لەسەر مینبەری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کەوا ڕاستی گوت، کەوا حەقی وت، ئەویش تەنها ڕاستیەکەی وتووە کە وتوێتی جەماعەتی یەکەگە کافر و مولحید و دژەدینن و ئەمە بیر و باوەڕی هەموو موسڵمانەکە و ئێمە لەسەر بنەمای کوردایەتی و عەرەبایەتی و تورکایەتی کەسەکان هەڵناسەنگێنین بەڵکو لەسەر بنەمای ئیسلام کەسەکان هەڵەسەنگێنین. پێوەری ئێمە لەسەر دینە، برایەتی و خۆشەویستی ئێمە لەسەر دینە وێ لەسەر هەموو موسڵمانێکی کوردستان واجبە بە پێی توانای خۆی هەڵوێستی هەبێ و بەرگری بکات لەو مامۆستا بەڕێزەی سلێمانی و لەو مامۆستا بەڕێزەی گەرمیان و لە هەر مامۆستایەکی بەڕێزی تر کە ئەو گەلە مشریکە کە ئەو گەلە کە زۆرینەی زۆری مشریکن دژایەتی ئەو مامۆستا بەڕێزانە ئەکەن، دژایەتی حەقەکەن، دژایەتی تەوحیدەکەن و پشگیری و وەلای خۆیان دەرەبن بۆ ملحیدەکانی یەفەگە و پەکەکە و هەچەکە و کەرەکە کە کەسمان گومانی نییە لەوەی کە ئەوانە نەک هەر مشریکن بەڵکو ملحیدن، بەڵکو دژەدینن، بەڵکو خاولی هەڵگری شیعە و خاولی هەڵگری ئیسرائیلن، بەڵکو لە هەر شوێنێ بۆنی ئیسلامەتی لێبێ ئەم سەگانە ئۆتۆماتیکی خێرا ئەکەونە دژایەتیەکەن و میدیایەکی زۆریش پارەیەکی زۆریش لە خزمەتیان نایە بە ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ و کۆمەڵێ مەلای ئەمامە پیسی لای خۆشمان لەم فیتنەیە ڕووی ڕاستەقینەیان ئاشکرا بوو کەوا مرتەد بوونەوە بەو ئیسلامی کەوا دابەزیوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە ئیسلامە حەقیقەتەکەیە، ئەوە وەلا و بەراءە. ئاگادار بن بە زۆرینەی مزگەوتەکان تێنەکەون، پێمەکەون بەوەی زۆرینەی زۆری ئەو خەڵکە چن بۆ مزگەوت. نا ئاتۆ وەرە بڵێ من حکمی ئیسلام جێبەجێ یەکەم، ئاتۆ وەرە دوو حکمی ئیسلام ڕوون بکەرەوە، ئاتۆ وەرە باسی تەوحید بکە، بزانە زۆرینەی زۆری ئەو خەڵکە دوژمنایەتی ناکەن، زۆرینەی زۆری ئەو خەڵکە مشریک نین، لە پێشی هەمویانەوە مەلا ئەمامە پیسەکان، مەلا مرتەدەکان، مەلا دین فرۆشەکان، ئەو مەلایانەی لە پێناو ڕازیکردنی خەڵک و زۆرینە خۆیان مرتەد کردوێتەوە. ئەم دینە دینی زۆرینە نییە. بڕۆ لە قورئانی پیرۆزە دەیها ئاەتەیەکەوا زەمی زۆرینەیەەکە. ئەڵڵا تەعالا فەرمێ وەلەقەد ذەرەئنا لجەهەنەمە کەثیرا من الجن والإنس. ئێمە دروستمان کردووە جەهەنەم بۆ زۆرینەی مرۆڤ و بۆ زۆرینەی جنەکە، زۆرینەی زۆریان، ولكن أكثر الناس لا يعلمون لا يؤمنون. بەڵام زۆرینەی کەس نازانن، ئیماندار نین، للحق کاریهون، بەرامبەر بە حەق لەگەڵ حەقانین. ئەوان دینێکیانەوێ قەومەیی بێ بەشێکی هەڵگرن و بەشەکەی تریشی دژایەتی بکەن. ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. ئایا ئێوەتانەوێ ئایا ئێوە بڕواهێن بە بەشێکی ئەم کتابە و کوفریشەکەن بە بەشێکی تری؟ بێگومان مشریکن. ئەو ڕووداوی کە ڕوویدا دەری خستکەوە موسڵمانان لە کوردستان چەند بێنازن و چەند غەریبن و ئەوانەی لەسەر ئەم ئیسلامە حەقە ئەوەستن و ڕاستەکە ئەڵێن چۆن لەلایەن زۆرینەی زۆری ئەو مشریک و ملحیدانەوە دژایەتی ئەکرێن. سلام على من اتبع الهدى.